بەشی چوارەم خوێندن لە خانەی ژیان. مامۆستاکانی خانەی ژیان ئەو پزیشکانە بوون کە تایبەت بوون بە دەرباری فیرعەون و کەمترە هاتنە قوتابخانەکە. لەبەرەوەی سەرقاڵی چارەسەری ئەو دەوڵەمەندانە بوون کە دەهاتنە لایەن و زۆربەی کاتەکانیان بە بینینی ئەوانەوە خەریکە بوون. بۆیە ناپژڕان لەوێ وانەی پزیشکی بڵێنەوە. هەندێک جار پزیشکە ئاساییەکان چارەسەری هەندێک لە نەخۆشیەکانیان پێناکرا، بۆیە داوایان لەو نۆژدارە تایبەتی و پسپۆڕانە ئەکرد کە بێنە خانەی ژیان و ئەو نەخۆشانە ببینن. بەم شێوەیە تەنانەت کەم دەرامەتترین نەخۆشەکان جارجار لەلایەن پزیشکە تایبەتیەکانی کۆشکەوە چارەسەرەکران. هەرچەندە لە تەبەز هەژارترین خەڵک گەیتوانی بێتە خانەی ژیانەوە و لەوێ چارەسەر بکرێن، بەڵام من قەت حەزم ناکرد لە جیاتی ئەوان بوومایە و بە خۆڕایی چارەسەر بکرامایە، چونکە پزیشکە گەنجەکان و قوتابیانی ئەوێ هەموو جۆرە دەرمانێکی نوێیان لەسەر ئەم نەخۆشانە تاقیە کردەوە بۆ ئەوەی کاریگەریەتی ئەو دەرمانانە بزانن. هەروەها ئەگەر بیان ویستایە برینێک نەشتەرگەری بکەن یان کاسەی سەری یەکێک کون بکەن یان سکی نەخۆشێکیان هەڵبدڕیایە بە بێبەنج ئەم کارەیانە کرد. ئەو دەرمانانەی بۆ نەهێشتنی ئازار و بەنج بەکاردەهات گران بوون و هەموو کەس توانای کڕینی نەبوو. زۆربەی کات لە خانەی ژیاندا ئەو دەرمانەیان بۆ نەخۆشەکان بەکار نەدەهێنا. بۆیە جاری وا بوو کە دەهاتی تاو نەخۆشخانەیە گوێت لە هاوار و ناڵەی ئەو بریندارانە بوو کە نەشتەرگەریەکران و هاواریان دەرونی مرۆڤیە هەژان. خولی فێربوون لە خانەی ژیان درێژخایەن بوو، چونکە قوتابیان جگەلەوەی دەبوایە فێری زانستی پزیشکی و هونەری قڵیشاندنی سەر و هەڵدەڕینی سک و چارەسەری سی و جگەر و گورچیلە و میزەڵدان و نەخۆشی ژنان و نەخۆشیەکانی زگ و زاوزێ بوونایە، دەبوایە کارتێکردنی هەموو جۆرە دەرمانێکیان بزانایە و بیان زانایە چۆن ئەم دەرمانە لە گیاکان دروست دەکرێ، کەی دەبوایە ئەو گیایەت هەڵبکەندایە و چۆن وشکیان بکەیتەوە. قوتابیان لەوێ دەبوایە جێگە و شوێنی ئەو گیایانە و وەرزی هەڵکەندنیان بزانایە و بە یەکەم بینین گیاکە و وشکبووەکەیان بناسیایەتەوە. بۆ نمونە 3 جۆر ڕەگیگای پزیشکیان تێکەڵە کرد و لە بەردەم قوتابی دایان دەنا و ئەیانوت ئەم ڕەگیگایانە لە یەکتری جیا بکەرەوە. من دڵنیاتانەکەمەوە کە جاریوە هەبوو پزیشکە تایبەتیەکانیش لەو لێکجیاکردنەوەیەدا هەڵەیانە کرد، چونکە ڕەگی زۆر لەو گیانە وەکو یەک بوون و بە ئاسانی لێکجیا ناکرانەوە. لەم کاتەدا تەنها ڕێگەیەک بۆ جیاکردنەوە ئەوە بوو کە پزیشکەکە گیاکەی بەددان بجوایە و بەتام بیزانایە کە چ جۆرە گیایەکە. هەندێک لە پزیشکە بە ساڵاتچوەکان کە ددانیان نەبوو ناچار بوون ڕێگەکەیان بکوتایە و ئینجا بیان خستایە دەمیانەوە و بەتامەکەی بیان زانایە چ گیایەکە. لە خانەی ژیان قورسترین بابەت ئەوە بوو کە ئێمە بتوانین بە پەنجەکانمان و چاوەکانمان هۆی نەخۆشیەکە بزانین، ئازارەکە لە لەشی نەخۆشەکەدا دەستنیشان بکەین و هەروەها ئەو ئازارە نیشانەی چ نەخۆشیەکە. من لەو باوەڕەدەم کە پزیشکی ڕاستەقینە
ئەو کەسەیە کە سەیری دەموچاوی نەخۆشەکەی کرد چاوی بڕیە ناو چاوی هەز بە نەخۆشیەکەی بکات و کاتێک کە پەنجەکانی بەسەر لەشیدا دێنێ هەز بە ئازارەکەی بکا. هەر لەبەر ئەوەش بوو کە ئەو قوتابیانەی لە خانەی ژیان بوون جگە لە چەند کەسێک ئەوانی تر هەر بەناو پزیشک بوون. تەنانەت ئەگەر ببوونایە بە پزیشکی فیرعەونیش هەر توانای ناسینی نەخۆشیەکانیان نابوو. لە خانەی ژیان دوو جۆر نەخۆشی ئەخوێنرا و لێکۆڵینەوەی لەسەرەکرا کە یەکێکیان نەخۆشیەکانی لەش کە بەهۆی خواردنی چێشتی کوڵاو و بە زۆری بە ساڵەچوەکان تووشیە بوون، دووەمیان ئەو نەخۆشیانەی کە بەهۆی ڕوحەوە تووشە بوون، چونکە ڕوح دەبووە هۆی نەخۆشی و بۆ ئەوەی نەخۆشی دروست بکات ئەم ئەرکەی بە ڕوحە بچووکەکان نەسپارد و ئەو ڕوحانە ئەوەندە وردن کە 100,000 دانەیان لەسەر نینۆکێکی دەستجێ بێتەوە. هەر یەکە لەو ڕوحانە بە تەنها دەتوانێ ببێتە هۆی نەخۆشیەک. ئێمە دەبوایە بزانین چۆن بە دەرمانە هێورکەرەوەکان ئێش و ئازاری نەخۆش کەم بکەینەوە بۆ ئەوەی لە کاتی نەشتەرگەری هەز بە ئازار نەکا. هەروەها دەبوایە بمان زانیایە کە چۆن ئازاری نەخۆشەکە زیاد بکەین، چونکە هەندێ نەخۆش هەتا ئازارەکەت زیاد نەکردایە چارەسەر ناکرا. یەکێکی تر لە بەشەکانی خوێندن ئەوە بوو کە چۆن بە توشکردنی نەخۆشیەک نەخۆشیەکی تر لەناو ببەین بە شێوەیەک کە نەخۆشیەکی ترسناکمان بە توشکردنی نەخۆشیەکی بێمەترسی چارەسەرە کرد و دوجار بە ئاسانی نەخۆشیە دروستکراوەکەمان دەرمانە کرد. ئێمە دەبوایە دەربڕینەکانی نەخۆشمان لێک جێب کردایەتەوە کە کامیان ڕاستەقینەیە و کامیان لە ئەنجامی بیرکردنەوە و خەیاڵاتدا بەسەردەمی داهات. لەبەرەوەی نەخۆش وەکو بوونەوەرێک کە گرفتاری گیانە ئازارگەیەنەرەکان بوو بێ تووشی خەیاڵات و واهیمەی ترسناکە بێ. ئەو دەرد و خەیاڵانە لە لاشەیدا دروستە بێت و لەگەڵ دەردەڕاستەقینەکەیدا تێکەڵە بێت و بەو شێوەیە دەربڕینەکانی نەخۆش پزیشکەکە دووچاری هەڵاکات و بەبێ ئاگایی چارەسەری بۆ دانێ و لە ئەنجامدا نەخۆشەکە گیانی لەدەزەدا. کاتێ لە خانەی ژیان بووم هەستم بەو ڕاستیە کرد کە زانایی و لێهاتوویی لە پێگەیاندنی پزیشکیدا زۆر گرنگە و بۆم دەرکەوت کە ئەو لێهاتووی و کارامەیە تەنانەت لە خودی خوێندنەکەش بەبایەخترە لە پەروەردەکردنی پزیشکیدا. ئەگەر قوتابی ئەو زانایی و شیاویەی نەبێ، ئەگەرچی لە خوێندنگەی گەورەشدا بخوێنێ ناتوانێ ببێتە پزیشکێکی ڕاستەقینە. ئەوەی بوێوێ بێتە خانەی ژیانەوە دەبێ عاشقی پزیشکی بێت و ئامادە بێ لەو پێناوەدا هەموو شتێکی خۆی بەخت بکات و بە پلەی یەکەم پشودان و حەسانەوە لە خۆی ببڕێ. هەروەها هەستم بەوە کرد کە باوەڕی نەخۆشەکە بە پزیشکەکەی خۆی لە ڕووی چارەسەرەوە زۆر گرنگە و نەخۆشەکە دەبێ ئیمانی بەوە هەبێ کە ئەو پزیشکەی چارەسەریەکە زۆر زیرەک و بلیمەتە و لە کارەکەیدا هەڵە ناکا. لەبەرەوە پزیشک نابێ هەڵە بکە، چونکە ئەگەر کردی نەخۆشەکان ئەو متمانیان پێی نامێنێ و هەر دەرمانێکیان بۆ ببڕێتەوە کاریگەری نابێ. من بە تێپەڕینی ئەو ماوەی خوێندنم لەم ڕستەیی کە دەیانوت پزیشکەکان هەمویان بە هاودەستی یەکتری نەخۆشەکان دەنێژن تێگەیشتم، چونکە کاتێک چەند پزیشک دەچنە دیارسەری نەخۆشێ لە ماڵە دەوڵەمەندەکان، پزیشکی دووەم و سێیەم کە هەڵەی پزیشکی یەکەم دەبینێ نایدرکێنێ بۆ ئەوەی کار لە باوەڕی خەڵکی نەکا.
ئەوانەی داوایان لێدەکرا بێن بۆ چارەسەری نەخۆشە دەوڵەمەندەکان پزیشکە تایبەتیەکانی کۆشک بوون و ئەگەر خەڵکی بیان زانیایە هەڵەیان کردووە ئیتر باوەڕیان بە هیچ پزیشکێک نەدەما. بە تێگڕایی نابێ خەڵکی هەرگیز هەست بە هەڵەی پزیشک بکەن، چونکە ئەگەر هەستی پێ بکەن وا تێگەن کە هەموو پزیشکێک لەوەیە هەڵە بکە. ئەمەیە کە هەر پزیشکێک بە وریاییەوە کار دەکا کە بێدەنگ بێ لە هەڵەی پزیشکێکی تر، بۆ ئەوەی هەر نەبێ پارێزگاری لە متمانەی خۆی بکات و هەر لەبەر ئەوەشە ئەم قسەیان بەسەردا دابڕاوە کە بەیەکەوە نەخۆشەکان دەنێژن. ئەگەرچی لە خانەی ژیاندا خزمەتکار هەیە، بەڵام ئەوان ئیشیان ناکرد و هەموو کارەکانیان بە قوتابیە تازەوەرگیراوەکانە کرد. ئەو گەنجەی کە بۆ خوێندن دەهاتە ئەوێ خراپترین و پیس و پۆخەڵترین کاریان بەو دەکرد. تەناکوڕی خانەدانەکان و دەوڵەمەندەکان بە بۆنەی دەوڵەمەندیەکەیان کاریان ناکرد. تەنانەت کارەکانی خۆشیان بە کوڕەکەم دەرامەت و فەقیرەکان ئەسپارد. بۆیە قوتابی هەژار لەوێ هەم خزمەتکاری خوێندنگە بوو هەم خزمەتکاری کوڕە دەوڵەمەندەکان. پێشەوەی توێژینەوەی پزیشکی دەست پێ بکە دەبوایە قوتابیان لە هونەری پاک و خاوێنی ئاگادار بوونایە و ئەم گرنگیە بچوایەتە مێشکیانەوە. کارگیز لە هیچ کارێکدا کێردێکی بەردین یان ئاسنین بەکار نەهێنن تا لە ئاگردا داخی نەکەن. هیچ کاتێک پەڕۆیەک بەکار نەهێنن هەتا لە ناو شۆرە و ئاودا نەیکوڵێنن و هەموو کەرەستەداریەکان کە نەدەکرا بخرێنە نێو ئاگرەوە دەبوایە بۆ هەموو بەکارهێنانێ لە ئاودا بیکوڵێنن. ئەم بابەتەی داخکردنی کێردە بەردین و ئاسنینەکان و کوڵاندنی پەڕۆ لە ناو ئاو و شۆرەدا ئەوەندە هەستمی پەرێشان کردبوو کە شەوان لە ترسا لە خەوڕا دەپەڕیم. وامەزانی کێردێکم بەبێت داخکردن بەکارهێناوە. ئەم بابەتە لە هەموو پەرتوکە پزیشکەکاندا باسی لێوە کراوە و لەوە زیاتر لێی نادوێم و ئاساییە هەر کەسێک کتێبێکی لەو بابەتانە بخوێنێتەوە هەز بەمانە بکە. بەڵکو باز لە هەندێک شت دەکەم کە لە هیچ کتێبێکدا نەنووسراوە و لە داهاتووشدا باوەڕ ناکەم بنووسرێ. لە خانەی ژیان جلێکی تایبەتی هەبوو کە دەچوویتە ژوورەوە جلەکەمان لەبەر دەکرد کە ئەویش وەکوە موشتەکانی تر کە لەوێدا بەکار دەهێنرا لە ئاو و شۆرەدا دەکوڵێنرا. هەموو قوتابیەکانی ئەوێ یەک جۆر کراسیان لەبەردا بوو، بەڵام ملوانکەکانیان جیاواز بوو. قوتابی هەرچەندە لە ئاستەکانی خوێندنیدا بەرەو پێشتر دەچوو، ملوانکەیەکی تریشی بە ملەوە زیاد دەکرا. من وام لێ هاتبوو کە دەمتوانی ددانی زەلامیکی بەهێز دەربهێنم و دوو مەڵە بکەمەوە و کێم و جەڕعەتەکەی دەرکەم و ئێسکی شکاو وەهام دەهێنایەوە یەک کە بەزووی لە حیم دەبوو لەگەڵ ئێسکی ساقدا فەرقی پێ ناکرا. هەروەها بە شێوەیەکی باش لاشەکانم مۆمیا کرد و مۆمیاکردنی ئەو تەرمانە لە لای ئێمە کارێکی پزیشکی نەبوو، بەڵکو خەڵکی ئاسایی کە نەخوێندەواریش بوون دەیانتوانی لە ژێر چاودێری پزیشکدا لاشەیەک مۆمیا بکەن. من لە هیچ کارێکی سەخت ڕووم هەڵنەسووڕاند، چونکە حەزم بە پیشەکە بوو. لەسەر داوای خۆم کاتێ نەشتەرگەری و تیمارکردنی ئەو نەخۆشیانەی کە چارەسەر ناکران پێویستترین ئەو کارانەمە کرد بۆ ئەوەی بزانم کە پزیشکە تایبەتیەکان چۆن چارەسەری ئەو نەخۆشیانە کرد کە چارەسەریان زۆر زەحمەت بوو. هەرچەندە لە دەنەخۆش نۆیانە مردن. پزیشکە تایبەتیەکان بۆ چارەسەری ئەو جۆرە نەخۆشیانە بە شێوەیەک نەشتەرگەریانە کرد کە تیمساحیش بەو دڕندەیە چارەسەر ناکرا.
باش تێگەیشتم کە خەڵکی بە خۆڕایی لە مردن دەترسن، چونکە خودی مردن ترسی نییە. بگرە بۆ هەندێک کەس خەڵاتێکی خواییە و وەکو شەرەفی بینینی خوای ئامون. ئەو نەخۆشانەی چارەسەر ناکران تاو ڕۆژەی زیندوو بوون لە ئازاردا ئەتلانەوە، بەڵام کاتێک کە مردن لە دەموچاویاندا حەسانەوە و ئارامی بەدیەکرا، بە شێوەیەک کار کەسێ بیبینی نایە ئەیزانی کەیتر ئاسوودە بوون. لەو کاتەی خەریکی فێربوونی هونەرەکانی پزیشکی بووم، لە ژێر دەستی پزیشکە تایبەتیەکاندا نەخۆشەکانم چارەسەرە کرد. لە ناکاو هەستم بە شتێکی زۆر گرنگ کرد، وەک ئەو هەستەی ڕابردوو کە لە قوتابخانە بەرەنگارم بۆوە. لە ڕۆحمدا پرسیاری بۆچی دروست بوو. من تاو کاتە بیرم لە بۆچی نەکردبەوە. لەو کاتەدا تێگەیشتم کە بۆچی کلیلی هەموو نهێنیەکانە و ئەگەر کەسێ بتوانێ بە خۆی بڵێ بۆچی، جوابی بۆچیەکانیشی بەدڵنیاییەوە بداتەوە، هەموو نهێنیەکان و زانراوەکانی لەلا ئاشکرا بێ. ئەو هۆی وای لێکردم هەز بەبوونی بۆچی بکەم دەگەڕێتەوە بۆ ئەوەی ڕۆژێک ئافرەتێکی 40 ساڵان کە تا ئەو تەمەنە مناڵی نەبوو هاتە خانەی ژیانەوە و بە پەرۆشەوە وتی سووڕی مانگانم مۆستاوە. ئێستا کە گەیشتومەتە تەمەنی 40 ساڵ ئیتر بەیەکجاری مناڵم نابێت. پرسیاری ئەوەی کرد کە ئایا سووڕی مانگانە نەبوونەکەی هی بە ساڵات چوونەکەیەتی یان ڕوحێکی ئازارگەیەنەر چۆتە لەشیەوە. من پێم وت بەپێی ئەوەی لە کتێبدا هاتووە تاقیەکەمەوە بۆ ئەوەی بزانم ئەو مانگانە نەبوونە هۆیەکەی دووگیانیە یان نا، بەڵام دەبێ هەموو ڕۆژێ بیت بۆ ئێرە و نمونەی میزەکەت بهێنی. ئافرەتەکە پرسی ئێوە میزی منتان بۆ چییە؟ من وتم بۆ میزە تاقیکردنەوە لەسەر چاندنی گەنمەکەی. دوایی بەو شێوەیە کە لە کتێبدا نووسرا بوو 2 دەفری بچووک لە گەنم لە 2 جێگا لە بەرهەتاودا چاندمان و ڕۆژانە یەکێکیان ئاوی ئاساییمان پێیا کرد و ئەوی تریان میزی ئافرەتەکە. بەوریاییەوە نیشانم کردبوو کە ئەو 2 کێڵگەیم لێ تێک نەچێ. پاژەوەی چەند ڕۆژێ ئەم کارم دووبارە کردەوە، گەنمی ئەو کێڵگەیی بە میزی ژنەکە ئاودرا بوو، قەدی گەنمەکە بەهێز بوو، گەنمی کێڵگەکەی تر لاواز بوو. من بە ژنەکەم وت دەبێ خۆشحاڵ بی لەبەرەوەی مانگانە نەبوونەکەت پەیوەندی بە پیریتەوە نییە. ئامون سکی پێبەخشیوی تۆ ئێستا دووگیانی. ژنەکە لە خۆشی ئەم مزگێنیە هاتە گریان و حاڵقەیەکی زیویدا پێم کە کێشەکەی 2 دنیە بوو. ئەو داماوە ئومێدی مناڵبوونی نەما بوو، وایەزانی هەرگیز مناڵی نابێ. دوایی لێی پرسیم مناڵەکەم کز دەبێیان کوڕ. منیش چونکە ئەمزانی دایکان حەزیان لە کوڕە وتم مناڵەکەت کوڕە، بەڵام ئەمەی دواییم هەر لە خۆمەوەوت. لە کتێبەکەدا لەو بارەیەوە هیچ شتێک نەنووسراوە. من وام بیرکردەوە کاتێک کە ژنێکی دووگیانە بێ شانسی کچ و کوڕبوونەکەی وەکو یەکە. لە دوای ئەوە ژنەکە بە شادمانیەوە لە خانەی ژیان چووە دەرەوە. لە ناکاودا بیرم کردەوە بۆچی دەنکە گەنمەکە توانای زانینی شتێکی هەبێ کە پزیشک نەتوانێ ڕێی پێ ببا و بیزانێ. هیچ پزیشکێ ناتوانێ لە مانگی یەکەم و دووەمی دووگیانی ئافرەت پێشبینی هەڵاوسانی سکی بزانێ کە لە باریدایە، مەگەر ئافرەت خۆی بە بۆنەی ڕاوەستانی مانگانەکەیەوە بزانێ. مەرج نییە هەموو ئافرەتێک وەکو ئەم ژنە هەز بەم شتانە بکە. جا لەو ڕۆژەدا بۆ یەکەمین جار واتای بۆچی لە بیرمدا گیرسایەوە و چوومە لای یەکێک لە مامۆستاکان و لێم پرسی بۆچی دەنکە گەنمێ توانێ بزانێ کە ژنێک دووگیانەیان نا، بەڵام ئێمە ناتوانین بیزانین. مامۆستاکە بەسەر سوڕمانەوە سەیری کردم و وتی لەبەرەوەی کە ئەم بابەتە لە کتێبەکەدا وەها نووسراوە، بەڵام ئەم وەڵامە ڕازی نەکردم و چوومە لای مامۆستایەکی تر کە مناڵانی کۆشک
بەدەستی ئەو لەدایک بوون. لێم پرسی بۆچی مشتێک گەنم کە لە کێڵگەدا دەچێنرێ پێمان دەڵێ ژنێ دووگیانەیاننا. ئەویش وتی لەبەرەوەی ئامون کە خوای هەموو خواکانە وەهای داناوە کە گەرگەنم بە میزی ژنی دووگیان ئاو بدرێ باشتر گەشاکە. کاتێک کە ئەو وەڵامی دامەوە تێگەیشتم وەکو لادیەکی نەخوێندەوار سەیرمەکە و بەم پرسیارە لەلای ئەو زۆر کەم بوومەتەوە. بەڵام وەڵامەکەی دڵنیای نەکردم و تێگەیشتم کە ئەویش وەکو پزیشکەکانی تر هەر ناوەڕۆکی کتێبەکان نەزانێ و لە هۆکارەکان و بۆچی بەکارهێنانی دەرمانەکان بێ ئاگایە. هیچیان نەگەیشت بوونەوە ئاستەی کە لە خۆیان بپرسن بۆچی دەبێ کێردە بەردین و ئاستنەکان پێش بەکارهێنانیان بە ئاگرداخ بکرێن. ڕۆژێکیان لە یەکێک لە پزیشکەکانی کۆشکم پرسی بۆچی تاڵی هێلانەی جاڵجاڵۆکە و کەڕوو دەخرێنە سەربرین و چاک دەبێتەوە. لا وەڵامدا وتی لەبەرەوەی لە کتێبدا نووسراوە هەروە باو بووە. لە کتێبەکەدا ڕوخسەت درابوو کە ئەوەی کێردی بەردین یان ئاسنی بەکاردێنێ دەتوانێ 182 نەشتەرگەری لە لەشی مرۆڤدا بیکات و شێوەی هەریەکە لە 182 نەشتەرگەریەکەش لە کتێبەکەدا باس کرابوو. کاتێ دەمپرسی بۆچی ناتوانرێ 183 نەشتەرگەری پێ بکرێ وەڵامیان دەدامەوە کە لە کتێبەکەدا وەها نووسراوە هەروە باو بووە و دەبێ شوێن کەوتووی نووسینی کتێبەکان بین. کەسانی هەبوون کە لەڕ و لاواز دەبوون و دەموچاویان سپی هەڵدەگەڕا و پزیشکەکان نەیان دەتوانی نەخۆشیەکەیان بدۆزنەوە. بەڵام لە کتێبەکەدا نووسرا بوو ئەو کەسانەی بەبێ نەخۆشی لەڕ دەبن و ڕەنگیان سپیە بێ دەبێت جگەری ئاژەڵ بەکاڵی بێ کۆڵاندن بخۆن. کاتێ دەمپرسیەوە بۆچی ئەوانەی جگەری خاوی ئاژەڵە خۆن سپێتی دەموچاویان نامێنێ دەیانوت لەبەرەوەی لە کتێبدا نووسراوە و ڕێوڕەسمی هەمیشەیی هەروە بووە. من حاڵی بووم کە پرسیارەکانی من کاری کردوتە سەر قوتابیان و مامۆستاکان بە شێوەیەکی تر سەیرمەکەن و وەکو بڵێ گومانیان لە ژیری مندا هەبێ یان بە بێعەقڵ و نەزانم تێبگەن کە پرسیار لەو شتە ڕوون و ئاشکرایە ناکەم. ئێمە قەت لە خانەی ژیان ناچووینە دەرەوە چونکە ئیش و کارەکانمان ئەوەندە زۆر بوون کە دەرفەتی چوونە دەرەوەمان نەبوو. جگە لەوەش لە ساڵی یەکەم و دووەم چوونە دەرەوەی قوتابی قەدەغە بوو. پاسەوانەکان نەیان دەهێش کەسمان بچینە دەرەوە. بەڵام لە ساڵی سێمەوە مەجالی قوتابیاندرا لە خانەی ژیان بچنە دەرەوە بە مەرجێکار لە خوێندنەکەیان نەکا. ساڵی یەکەم و دووەم تەواو بوو. ساڵی سێم دەستی پێ کرد و لە ساڵی سێمدا من لە ڕووی دەرامەتەوە لە هەموو قوتابیەکان دەستکورتر بووم. هەر لەبەر ئەمەش بوو گواستنەوەی لاشەکانیان بە من دەسپارد و کاتێن نەشتەرگەری سەری یەکێکیانە کرد یان سکی یەکێکیان هەڵدەدڕی ئەو کەسەی دەمرد دەبوایە لاشەکەیم لە خانەی ژیان دەربکردایە. بەڵام هیچ کەسێ جگە لەوانەی لەوێدا کاریان دەکرد نەیان دەزانی کە من لاشەکە دەبەمە دەرەوە چونکە تەرمەکان لە دەرگای دواوە دەردەکرا و دوای دەرکردنی هەر لاشەیەک لە حەوزی پشتەوەی خانەی ژیاندا کە بەردەوام ئاوی نیلی بەسەرەوە بوو خۆم دەشۆرد. ڕۆژێکیان دوای دەرکردنی لاشەیەک لە حەوزەکە خۆم شۆرد و
جلەکانم لەبەر کردەوە ویستم بگەڕێمەوە لە ناکاو گوێم لە دەنگی ژنێک بوو کە وتی کوڕە جوانەکە ناوت چییە؟ کە سیرم کرد ئەو ژنە لە ناوی من دەپرسێ کراسێکی کەتانی لەبەردایە. کراسەکەی ئەوەندە ناسک بوو کە سنگی دیار بوو کە ژنێکی دەوڵەمەندیشە، چونکە زیاتر لە 10 حەڵقەی زێڕ و زیو لە دەستیدا بوو، لێوی سوور بوو، چاوەکانی ڕەش و لە پرچی سەری کە بەڕۆن چەورکرا بوو بۆنێکی خۆشی لێ هات. نازانم بۆچی من کە لە خانەی ژیان ئەو هەموو ژنە نەخۆشەم بینیوە، کاتێک کە ئەو ژنەم بینی شەرم دایگرتم، کەچی شەرمم لەو ژنانە ناکرد کە کێردەبەردینەکانم بەسەر لەشیاندا هێنا. ژنەکە نرکەیەکی هاتێ وتی بۆ وەڵامم نادەیتەوە، ناوت چییە؟ منیش وتم ناوم سینۆ هەیە. ئەو وتی ناوەکەت چەند خۆشە، تۆ بەم سەرەتا شاوەوە ئەوەندە جوان بی، دەبێ بە قژەوە چەند جوانتر بی. واستم کرد بە بیستنی ئەم قسەیە لە شەرمە سوور هەڵگەڕام، چونکە یەکەم جار بوو کە ژنێک بەو شێوەیە قسەم لەگەڵدا بکە، بۆ ئەوەی تەریقی خۆم بشارمەوە قسەیەکم کردبێ و وتم ئایا تۆ نەخۆشی بۆ چارەسەر هاتووی؟ ژنەکە پێکەنی و وتی بەڵێ من نەخۆشم، بەڵام نەخۆشی ئاسایی نا، لەبەرەوەی کەس نییە لەگەڵیدا ڕابێرم. ئەمڕۆ هاتوومەتە ئێرە کە بزانم کام یەکێک لە گەنجەکانی ئێرە سەرنجی من ڕاکێشێ. کاتێک کە ئەو ژنە ئەم قسەی کرد من ئەوەندە تەریق بوومەوە ترسام و ویستم بڕۆم. ئەو پرسی سینۆها بۆ کوێ ڕۆی؟ وتم ئیشم هەیە و دەبێ بگەڕێمەوە. ژنەکە پرسیەوە سینۆها تۆ خەڵکی کوێیت؟ منیش وتم من خەڵکی ئێرەم. ژنەکە وتی درۆکەی، چونکە ڕەنگی لەش و دەم و چاوی تۆ سپیە و گوێچکە و لووت و دەستەکانت بچووکن و جوانن. کاتێک کە من تۆم لە دوورەوە بینی وامزانی کە کچی و جلی قوتابی خانەی ژیانت لەبەر کردووە. کاتێک کە ئەم قسەیەم بیست نازانم بۆچی دڵم کەوتە لێدان و بارێکی نائاسایی و سەرسوڕهێنەر لە خۆمدا هەستم پێکرد. ئەوتی سینۆها ئایا تۆ قەت لێوەکانت خستۆتە سەر لێوی ژنێکی گەنج وا دەزانی چەند لەزەتی هەیە؟ من وتم نا، من هەرگیز لێوەکانم نەخستۆتە سەر لێوی ژنێکی گەنج. ژنەکە وتی من ناوم نەفرە، لەبەرەوەی کە هەمووان پێم دەڵێن جوانن بە نەفر بانگم دەکەن و من لە دوای هاتنم بۆ ئێرە جوانیەکەی تۆم پەسەند کردووە. بانگێشت دەکەم کە بیت بۆ ماڵی من بۆ ئەوەی بەیەکەوە بخۆینەوە و فێرت کەم کە چۆن لەگەڵ ژنێکی گەنجە ڕابێریت. هاتەوە یادم کە باوکم پێی وتبووم ئەگەر ژنێک بە تۆی وت جوانی دەبێ خۆتی لێ بپارێزی، چونکە لە سینەی ئەم جۆرە ژنانە ئاگرێک بڵێ سادا کات سووتێنێ. من وتم نەفر لە دووپاتکردنەوەی ناوەکەشی چێژم وەرە کرد، لە سینەی تۆدا ئاگرێک هەیە کە منە سووتێنێ. ژنەکە پێکەنی و وتی کێ بە تۆی وتووە کە لە سینەی مندا ئاگرێک هەیە کە تۆ سووتێنێ؟ وتم باوکم ئەو قسەی کردووە. ژنەکە دەستی منی گرت و نای بە سینەی خۆیەوە، واتە کراسەکەی. وتی ئایا تۆ لێرەدا هەز بەبوونی ئاگرەکەیت دەستت بسووتێنێ؟ وتم نا. ژنەکە کراسەکەتانەکەی بەردایەوە و دەستی خستە سەر سینەی خۆی و وتی لەوانەیە کراسەکەی من نەیهێشت بێ هەست بەو ئاگرە بکەی، دەستت لێرەدا بنێ و بڕوانە ئایا ئاگر لە سینەی مندا هەیە یان نا. من نەتەنها هەستم بە ئاگر نەکرد، بەڵکو هەستم کرد کاتێک کە دەستم خستە سەر سینەی لە خۆمدا هەستم بە لەزەتێکی بێهاوتا کرد. ژنەکە کاتێک کە زانی خۆڕاگری منی تێکشکاندووە وتی سینۆها وەرە با بڕۆین بخۆینەوە. من وەکو کەنیزەیەک کە خۆی دەخاتە بەردەستی خاوەنەکەی خۆمە دەما دەستۆوە. من لە پێشنیاری ژنەکە ترسا بووم. وتم نەفر چاوپۆشی لە من بکە، چونکە منە ترسێم. ژنەکە وتی لە چییە ترسەی؟ وتم لە تۆ ترسێم ناوێرم بێم بۆ ماڵەکەت. ئەو بە پێکەنینەوە وتی کوڕی فیرعەون لە ئارەزووی مندایە.
گەنجە دەوڵەمەندەکان حەڵقەی زێڕمەدەنێ کە ڕۆژێک یان شەوێک لەگەڵ مندا بەسەر ببەن، من داواکاریەکەیان ڕەتەکەمەوە لەبەر ئەوەی خوازیاری تۆم، تۆ جوانترین لاوی میسری، من هەرگیز پیاوێکم نەدیوە وەکو تۆ قۆز بێت. وتم نەفر، بەزەیت پێمدا بێتەوە و ڕازی مەبە کە من خۆم وەکو پیاوەکانی تر لێ بکەم و پاکی خۆم لەدەست بدەم، چونکە پیاوێک کە لەگەڵ ژنێکدا کە ئامون بۆی دانە نابێ بنوێت پاکی خۆی لەدەزەدا. ژنەکە بە پێکەنینەوە وتی سینۆها، تۆ زۆر سادەی و من پێم سەیرە کە ژنەکانی تەبەس چۆن هەتاکو ئێستا یەخەیان نەگرتووی، چونکە مەحاڵە کوڕێکی جوانی وەکو تۆ لە کۆڵانەکانی ئەم شارەدا پیاسە بکە چەند کچێک شوێنی نەکەون، مەگەر ئەوەی کە بەردەوام لەگەڵ دایک و باوکتدا بسوڕیتەوە. پاشان وتی سینۆها، تا ئێستا کە ناتەوێت بیت بۆ ماڵی من کە لەوێ لەگەڵمدا ڕابێری دیاریەکەم بدەرێ. ویستم حەڵقە زیوەکە کە ژنە دووگیانەکە دابووی پێم بیدەم بە ئەو، بەڵام ئەو وتی ئەو دیاریە شایستەی من نییە و تۆ دەبێت دیاریەکەم بدەیتێ کە شایەنی یەکێکی وەکو من بێ. وتم من گەنجێکی هەژارم و دایک و باوکیشم هەژارن، ناتوانم دیاریەکی گرانبەهات بدەمێ. ژنەکە وتی کەواتە تۆ دیاریەک لە من وەربگرە. ئەنگوستیلەکەی لە پەنجەی خۆی دەرهێنا و ڕوانیم ئەنگوستیلەکە نقێمێکی سەوزی لەسرە پێشکەشی منی کرد. ویستم ئەنگوستیلەکەی لێوەرنەگرم، بەڵام ئەو وتی من ژنێکی دەوڵەمەندم و ئەگەر ئەم ئەنگوستیلەیە بدەم بە تۆ کار لە من ناکات، بەڵام دەبێتە هۆی ئەوەی کە تۆ من فەرامۆش نەکەیت، بەڵکو ڕۆژێک بیت تۆ واز لەم شەرمکردنە بهێنیت و بیتە لام. لەو ڕۆژەدا دەتوانی لە بری ئەم ئەنگوستیلەیە دیاریەکی گرانبەهام بدەیتێ. ئەنگوستیلەکەم لێوەرگرت، ئەو بە بزەیەکەوە لێم جیابەوە و هەستم کرد لە دوای دەرچوونی لە پەرزگا سواری کەژاوە بوو بێت و گەڕابێتەوە ماڵی خۆی.